هەر لە سلێمانی کێبڕکەی دیکە بەڕێوەچوو لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەویش پاڵەوانێتی تێنسی سەرمێز بوو کە پاڵاوتن بوو بۆ گەیشتن بە ئۆڵمپیاد. لەوێ کچێکی لوبنانی خەونەکەی بەدی هات کە زیاد لە 4 ساڵە هەوڵ بۆ ئەو خەونەی ئەدات. عراق بۆ یەکەم جار میوانداری یاریەکانی پاڵاوتنی تێنسی سەرمێزی وڵاتانی ڕۆژاوای ئاسیای کرد و شاری سلێمانیش شەرەفی ئەوەی پێدرا بەو پەڕی شکۆ و شانازیەوە میواندارێکی سەرکەوت و بەڕێوە با کە دەوڵات لە ئاستی پێشکەوتوانی کوڕان و کچان بۆ نووسینەوەی مێژوویەکی گەورەی وەرزشی و پرشنگدار ڕویان لە پایتەختی ڕۆشنبیری کرد تا لێرە ئەو ساتە بکەنە یەکێک لە خۆشترین ساتەکانی ژیانی یاریکردنیان و ناوی خۆیان لە شاری سلێمانیەوە لە ئۆڵمپیادی پاریس تۆمارکەن. لە یاریەکانی ئاستی کچاندا هەردوو هەڵبژاردەی لوبنان و سووریا خۆیان گەیاندە بۆ یاری کۆتایی و خەونی ئەویان هەبوو تا تەنها بلیتە مێژوویەکەی پاڵەوانتەکە لە ئاستی کچان بەدەستبێنن. ڕوبەڕبوونەوەیەوان هەردوو کچە یاریزان خوێندنەوەی ئەوە بوو کە ماریانای کچە یاریزانی هەڵبژاردەی لوبنان یاریزانێکی تەواو پێگەیشت و تێگەیشت و لە یاریەکە و خاوەنی ئەزموونێکی زۆری یاریکردن. بۆ کچە یاریزانەکەی هەڵبژاردەی سووریا سەرەڕای ئەوەی لە یاری کۆتایی بوو بەڵام لە ساڵەکانی سەرەتایی تەمەنیدایە و لاوە و چاوەڕوانی داهاتوویەکی گەشیشی لێ دەکرێت. لەو یارەدا ئەزمون و پێگەیشتووی ماریانەی لوبنانی وای کرد باڵادەستی خۆی بەسەر یارەکەدا نیشان بدات و یارەکەی بە 4 گەم بەرامبەر بە گێمێک لە بەرژەوەندی خۆی یەکلا کردەوە گەیشتە ئۆڵمپیادی پاریس. لە دوای تەواوبوونی فاینەڵی کچان کێبڕکێکانی کوڕانیش دەستی پێکرد کە وڵاتی بەحرین و ئوردن بەیەکگەیشتن لەو کاتەدا یاریزان زەیدی ئوردنی هەر لە سەرەتاوە خۆی وەک پاڵەوانێکی یاریەکە ناسان و لێدان و بەرگری دۆزینەوەی خاڵی لاوازی بەرامبەرەکەی ئاماژەیەک بوو کە تەنها زەید پێویستی بەکات بوو تا ناوی خۆی لە ئۆڵمپیادی پاریس تۆمارکات و هەرواشی کرد. ئەم کچە لوبنانیە چەند ڕۆژێک پێش ئەو پاڵەوانێتیە بوو بە دایکی نەوەیەک واتە نەنک بوو بەرامبەر بەو کچە تەمەنکەمەی سووریاری کرد. بەڵام کچە لوبنانیەکە توانی خەونەکەی بەدیبێنە کە لە ئۆڵمپیادی پێشتریشدا هەنگاوێکی مابوو بۆ گەیشتن. بۆیە خەونی کچە لوبنانیەک یاخود ژنە لوبنانیەک لە سلێمانیەوە بەدی هات و توانی بلیتێکی پاریس بەدەست بێنێت.